نابین بێدەن بۆ مافی گەڵتیا دەگۆشین نابۆستم بەڵێ بۆ ماف داکۆک دەنگی هەموو کوردێکە خی گەورە میهرەبان بە خێراتنی ئەندامانی ڕێکخراوی داکۆک دەکەین بۆ چالاکی ئەمڕۆ لە بەردەم سەفارەتی عێراق لە شاریمان سەرئەنجام دەدرێت. هۆکاری گربوونەوەکەمانەوەیە کە یەکێتی و پارتی کەوتونە گیانی هاوڵاتیانی خۆیان لە زیندانەکاندا بە زیندانیکردن و سزادانیان کە ئەمڕۆکانە بۆتە هۆکارێکی گەورە بۆ ئەوەی هاوڵاتیان بێعمەل بن لە دادگاکانی هەرێمی کوردستان و هەروەها بێتەوە لە هێزە ئەمنیەکان کە لە ژێر کەیفی دوو بنەماڵەیش دەکەن کە یەکێتی و پارتیە کامەش گەورەترین کارە دەیکا لە مێژوودا کە قێزەونیەکەی زۆر زۆر گەورەیە. بۆیە ئێمە ئەمڕۆ لێرەکانین دەڵێن بەسە 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 واز لەو ستەمە بێنە ئازاری گەنجەکانت مەدا وڵات مەشێوێنە ئێمە ئیرادەمان بەهێزە ئیرادەمان مەڕوخێنە. دەقی راپۆرتی داکۆک لەژێر ناونیشانی داڕمانی مافەکانی مرۆڤ و سەروەری یاسا لە هەرێمی کوردستان ڕێکخراوی داکۆک ڕادەگەێنێت کە هەرێمی کوردستان لە سایەی دەسەڵاتی پانخوازی هەردوو حیزبی فەرمانڕەوایی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان ڕوبەڕووی پاشەکشەیەکی مەترسیدار بۆتەوە لە پرەنسیپەکانی دیموکراسی و مافەکانی مرۆڤدا. ئەم دەسەڵاتە مۆدێلە شکست خواردەکانی ڕژێمە شمولی و دیکتاتۆرەکانی ناوچەکە و حیزبی بەعسی عێراقی لە ناوچووی تێپەڕاندووە. هەرێمەکەی گۆڕیوە بۆ شوێنێک بۆ ئۆتکردنی کەرامەتی مرۆڤ و کوشتنی دەنگە ناڕەزایەکان لە زیندانەکان بە سیاسیکردنی تەواوی دۆسیاسایەکان. ئەم دۆخەنە لەبارە پاڵی بە ڕێکخراوەکەمانەوە ناکە دەنگی ناڕەزایەتی و خۆی بگێنێتە گیان. ئێمە وەک ڕێکخراوی داکۆک هۆشداری دەدەین کە شاهیدی چەندین کەیسی تازەی کوشتن و سوکاتیکردن بە مرۆڤەکانی لە ناو زیندانەکانی هەردوو زۆنگی سەوز و زەر لە ناوچەدا. پرۆسەی دەستگیرکردن و داگایکردنی ئەم هاوڵاتیانە لە ناڕوونیەکی تەواودا بەڕێوە دەچێت بە شێوەیەکە تەنانەت کە سوکار و خزمە پلەیەک و نزیکەکان هیچ جۆرە ئاگاداریەکیان لەسەر چارەنووسیان نییە. هەندێک جار ئەوەندە دەزانن کە دەوان لێدرێت بێن تەرمەکانیان بەرن و وەری بگرنەوە بە بیانووی ئەوەی کە گوای خۆیان لە زیندانەکاندا کوشتووە. ئەمە وێڕای دایان کەسی تری هاوشەوی کە هێشتا نادیاری و چارەنووسی پێوە دیارە. تەموژاوی ماوەتەوە کەس نازانێت ئایا لە ژیان ماوەنیان نا. هۆکارەکانی ئەنجامدانی خۆپیشاندەکان لە 7 شاری بەریتانیا: یەکەم، سەرکوتکردنی دەنگەکانی ئازاد، سەرکوتکردنی دەنگە ناڕەزایەکان و بەردەوامبوونی سیاسەتی کردنی دەنگی ئازاد، لێپرسینەوە و ئاراسانکردنی چالاکان و ڕێکخنەگران لەلایەن دەسەڵاتی حیزبیەوە. دووەم، تێکدانی سەربەخۆی دادگاکان، تێکدانی سەربەخۆی دادگاکان لە سێوەردانی ڕاستەوخۆی کەسایەتیە یەکەمەکانی حیزبەکان و لە پرێسەی دادگایکردن و دەستگیرکراوەکان و گۆڕینی مادەکانی سزادان بەپێی بەشەوەندی ڕانیاری. سێم، پاشکۆبوونی دەسەڵاتی جێبەجێکردن، داڕماندنی دەسەڵاتی جێبەجێکردن و پاشکۆبوون و دەستەوەبوونی دامەزراوە فەرمیەکان حکومەت لە هەزامیەکانی حیزبی یەکێتی و پارتی. سێم، بێسەر و شوێنکردنی زۆرم لێ، شاردنەوەی چارەنووسی زیندانیان و ڕاگرتن دەرگایکردنی هاوڵاتیان بەبێ ئاگاداری کە سوکاریان زیادبوونی دیاردەی بێسەر و شوێنکردنی زۆرم لێ لە زیندانەکان. داواکارە سەرەکیەکانی ڕێکخراوی داکۆک: یەکەم، پێویستە کۆمەڵگای نێودەوڵەتی و ئازادی خوازان بە توندی ئیدانەی دەسەڵاتی هەردوو حیزبی فەرمانڕەوایی پارتی یەکێتی بکەن بەهۆی تاوانەکانی کوشتن و ئازاردانی سیستماتیکی زیندانیان لە گرفتخانەکان. دووەم، شەرمەزانیکردنی دادگایی هەرێمی کوردستان و داواکردنی بۆ جێڕانەوەی سەربەخۆی تەواوی بۆ دەسەڵاتی دادوەری تا چیتر
نەبنە ڕارەز و جێبەجێکردنی سیستەمی حیزبەکان. سێهەم شەرمەزارکردنی دەسەڵاتی جێبەجێکردن لە هەلێم و ناچارکردنی بەوەی کە لەژێر هەژمونی پاشتۆی هێزە ئەمنیە حیزبیەکان دێنە دەرەوە پارێزگای یاساکان دەکرێت. بانگەوازی کۆتایی داوا لەسەر جەماڵاتیانی کوردستان و مرۆڤدۆستان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەکەین کە ببنە پشتیوانمان بۆ ڕێگرتنی پەلەی ئەم کارە قێزان و پێشەرکارانی مەترسیان بەرامە کەراماتی مرۆڤ دەکرێت. دەقی راپۆرتی داکۆک 15/6/2026 بەردەم قونسڵخانەی عێراق ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی. زۆر سپاس. یەکێ وا لە بارزانە یەکێ لە دەباشانە هەموو ڕۆژێ لە زیندان ئەکۆژن خەڵکی بێتاوان حاکم و دەسەڵات لەو زۆنە بەدەست چەقۆوە شوێنە. باسی سیاست چۆنێتی ژیانکردن لە شانشینەکەی پارتی وێکێتیە. باسی سیاست قەدەغەیە، باسی موچە قەدەغەیە، باسی کارەبا قەدەغەیە، باسی دامەزراندن قەدەغەیە، باسی خەڵات و پلەبەرزکردنەوە قەدەغەیە، لایک و کۆمنت و ئازادی ڕادەربڕین قەدەغەیە. عەجەب چ شانشینێکە ئەوە تا هاوڵاتیان و ڕۆژنامەنووسان لەسەر لایک و کۆمنتێک چۆن ڕاپێچی زیندانەکانی زۆنی زەرد و سەوز ئەکرێن لە کاتێکا لە یاسای ژمارە 35 ساڵی 2007 ڕۆژنامەگەری لە کوردستان گرتنی ڕۆژنامەنووسان قەدەغەیە. بەڵام بە یاسای سادانی عێراقییان بە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی دەست بەسەرەکرێن و بە ترسناکترین و نامرەوانەترین شێوە ئەشکەنجە ئەدرێن و بێ مەحکەمە حکم ئەدرێن و ئەکوژرێن. جێی باسە دادوەرەکانیش لە ئاز زوڵم و ستەمی ئەو دوو بنەماڵەیە خیانەتیان لە سوێن خواردنەکەیشیان کردووە، خۆیان توێر و کار کردووە لەبەر کورسی و پارە. بەڵام سەد ئەفسوس بۆ هاوڵاتیان دادوەرن، بۆ حیزبەکان نۆکەرن، بۆ هاوڵاتیان شێری بێشن، بۆ حیزبەکان ڕێوی دەخەڵ. ئیتر سوپاس. سەدەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاوم بۆ هەموو ئەندامان بە گەورە و بچووکتان دەستان خۆشێ بۆ ئامادەبوونتان. ئەمڕۆ حەزەکەم بە پێویستی ئەزانم باسی کوشتن و ئەشکەنجەدان و کوشتنی زیندانیان بکەم لە هەرێمی کوردستان لەلایەن ملیشیاکانی یەکێتی پارتیەوە. هەروەها باس لە دەمبوونی یاسا و دادگای سەربەخۆ دەکەم دواتر دەستەمەبوونی دادوەر و داواکاری گشتی لەلایەن یەکێتی پارتی. بەڵێزان بۆ ئێمە بۆ هەمووان تاکی کوردستان ئەڵوونە لە زیندانەکانی ژێر دەسەڵاتی یەکێتی پارتی چییە خوڵخێ. بۆ نمونە دۆسیەکانی گیراوانی لالەزار یەکێکە لەو دۆسیانی کە پێشمەرگەکانی لاهوری شێرجەنگی لە ڕۆژی دادگایکردندا بە ناوی حەمەڕێژ یەکێک لەوان بە نمونە دێنینەوانێ کە لە لای دادوەر دەڵێ من لەژێر ئەشکەنجەیەکی زۆرە کە من ئەمە ئیختلافانم کردووە دانم پیاناوە. هەمووشی دوو لە ڕاستیەوە بە بەڵگەوە هەیە کە چیان لێ کردووە. ئێمە لێرەیە هەمویان یەک ئاستن، تەنها باسی ئەواکەین کە یاسا بوونی نییە لە وڵاتەیە کە لە چاوپێکەوتنێکی شا پاڤێڵ تاڵەبانی خۆی دان بەوەیانەیە کە ئێمە هیچ جادگایەکمان نییە لە وڵاتە بۆیە پەنابین بۆ دادگای بەغداد. لەلایەکەوانێ پارتی باسەکەین کە لەگەڵ لەسەر ئاسۆ کە لەم ڕۆژانی دواییە کە کابرال تەنها لەسەر کۆمنتێک دوای چەندەها ساڵ خزمەت بەو گەلە بەو ڕێکخراوی بازانی تەنها لەسەر یەک کۆمنت بە فێڵ هێنایەنە دەدە لە ماڵەوە لە بەردەم سێ مناڵ و ژنەکەیە کە بردیانە هەرێمی پارتی لەوێەوە کابرایان بە کوژراوی هێنایەوە بۆمان. و لە لای شوانە مامۆسایان وەک مامۆسا جیهانتەها کە چەندێکە تا ئێستا دۆسیەکەی هەر بۆ شێوازە ماوەتەوانێ لە دواییە شێواشێوانی کە ئەمانە ڕۆژنامە نووسن بە هیچ شێوازی یاسا و قانون بوونی نییە لە وڵاتەیە. ئێمە لێرەیە ئێمە ئەمانیەوە بگێنین تەنها یاسا هیچیکە. دادگا بوونی نییە، ئەوەی بوونی هەیە زیندان سزا دەدات تەنها دەسەڵاتی گروپ و حزب و میلیشیایە. دادگاکان لەژێر فەرمانی ڕاستەوخۆی بەرپرس و حزبەکان بڕیان لەسەر ڕەخنەگر و چالاکوان و زیندانیان دەسەپێنن. بۆیە زیندانیانی سیاسی لە عێراق و کوردستان ژیانیان لە مەترسیدایە. من لێرەوە ژیانیان لە مەترسیدایە، بۆیە من لێرەوە ئەم پەیامەم بۆ کۆمەڵگای نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە جیهان عێراق دادگای بوونی نییە، یاسا بوونی نییە، ژیانی تاک بە تاکی ڕەخنەگر و زیندانیانی سیاسی لەژێر هەڕەشە و کوشتندایە لە نێو زینداندا. ترسپاس. عەبدوڵڵا وەک چالاکەوانێک هاتوو میدانە و ئەشکەندانی زیندانیان بکەم لە زیندانەکانی یەکێتی و پارتی لە ئێستادا لە کوردستان کە بە شێوەیەکی ناشرین ئەشکەنجیان ئەدەن و دەستدرێژی ئەکەنە سەریان. لە ئێستادا چەندین زیندان ئەشکەنجە دەدرێن و من وەک چالاکەوانێک هاتووم
ئیدانەی ئەو کارە ناشرینانەیان بکەم و هیوادارم کۆتایی بۆ کارانەیان بێنن. یەکێتی جەلادی گەل پارتی یەکێتی جەلادی گەل زیندان قەسابخانەیە دەسەڵات بکوژە زیندان قەسابخانەیە دەسەڵات بکوژە خوێنی زیندانی مەرگی جەلادە خوێنی زیندانی مەرگی جەلادە دادگای حزبی مولکەی تاوانە دادگای حیزبی مولکی تاوانە بەسە ئەشکەنجە بکوژ شەرمەزارە بەسە ئەشکەنجە بکوژ شەرمەزارە زیندانی بەرخوێن حزبی ڕوڕەش زیندانی برخوێن حیزبی ڕوڕەش ئێوە بکوژن گەل نامرێت ئێوە بکوژن گەل نامرێت نەفرەت لە بکوژانی ئازادی نەفرەت لە بکوژانی ئازادی پارتی یەکێتی دیرۆژ و تاوانبار پارتی یەکێتی وەکو ئاشکرا سەڵاتدارانی هەرێمی کوردستان هەموو کانداکی دموکراسی ئازادی ڕادەبین لێدەدەن زۆربەی ڕێکخرا و ڕۆژنامەنووسەکانی ناوخۆنیە دەوڵەتەکان پێچەوانەی ئەو بانگەشەیەکە سەلماندویانە کە هاوشێوەی حیزبی بەعسە و ئەشکەنجە و ئازاریان دەرونی ناو زیندانەکان هەرێمی کوردستان تا دەگاتە ئاستی دەستدرێژی سکسی و تایبەتی زیندانیەکانی سیاسی ئەوەش ئەو پەڕی بە ئەخلاقی ڕسوایی سەڵاتانی یەکێتی و پارتیە کە هیچ رێغی ناکەن لە ئەشکەنجەدانی ئازادانی زیندانیەکان بۆ گەیشتن بە مەرامەکانی خۆیان و زۆر سوپاس. پارتی یەکێتی میراتگری ڕێباسی بەحسن پارتی یەکێتی میراتگری ڕێمی بەحسن لە ناو زیندانەکاندا بکوژی ڕۆڵەی گەلن لە ناو زیندانەکاندا بکوژی گەلن ئەشکەنجەی زیندانەکانیان وەک فکری بەعسیە ئەشکەنجانی زیندانەکان وەک فکری بەحسیە کوشتنی ئازادی خوازان لە ئێوە ئاساییە کوشتنی ئازادی خوازان لە ئێوە ئاساییە شەرمەزار بێت ئەو دادگای کۆی لەی حیزبەکانە شەرمەزار بێ ئەو دادگای کۆی لە حیزبەکانە یاسایان کردە قەڵغان بۆستەمی سەرکردەکان یاسایان کردە قەڵغان بۆستەمی حیزبەکان دادوەری دەستەمەوە بوو پارێزەری بکوژانە دادوەری شەرمەزاری بۆ دادگایەک ملکەتی حیزبەکانە شەرمەزاری بۆ دادگایە ملکەتی حیزبەکانە حکومەتی دەستەمەوە بوو پاشکۆی دەستگای ئەمنی حکومەتی دەستەمەوە پاشکۆی دەستگای ئەمنی شەرمەزاریە بۆتان ئەم بێدەنگی و بێهێزی شەرمەزاریە بۆتان ئەم بێدەنگی و بێهێزی بەناوی خوای گەورە و مەیرەبان هاوڕێیان و خەباتکارانی ئازادی داکۆکی کاران لە مافەکانی مرۆڤ ئێمە ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بۆ دەربڕینی ڕێڕەزایەتی خۆمان لە بەرامبەر ئەو سیاست و شێوازی حکومڕانیەی کە لەلایەن حزبی پارتی و حزبی یەکێتیەوە لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت لە ڕوانگەی ئێمە ئەم دوو حیزبە بەرپرسیارن لە دۆخێک کە تێیدا مافەکانی مرۆڤ پێشێل دەکرێت و دەنگی ناڕەزایەتی زۆر جار بەتوندی وەڵام دەدرێتەوە. ئێمە بەتوندی ناڕەزایەتی خۆمان دەردەبڕین و ئیدانەی کوشتن و ئەشکەنجەدان و ئازادانی زیندانیان دەکەین لە زیندانەکان. هیچ دەسەڵاتێک مافی ئەوەی نییە کەرامەت و ژیانی مرۆڤ ببێتە ئامانجی تۆڵەسەندنەوەی یان چەندسەندنەوەی. زیندان پێویستە شوێنی جێبەجێکردنی یاسا بێ، نەک شوێنی شکاندنی مافەکانی مرۆڤ و داوای لێکۆڵینەوەیەکی سەربەخۆ و شەفاف دەکەین. هاوکات ئێمە پرسیار لە سەربەخۆیی دادگاکان دەکەین. دادگا پێویستە پشتگیری لە دادپەروەری بکات، نەک لە بەرژەوەندیە سیاسیەکان. دادگا ئەگەر سەربەخۆ نەبێ متمانەی خەڵک لە دادپەروەری دەڕوخێنێت. دادوەری ڕاستەقینە دەبێت تەنها پابەند بە یاسا و ویژدانی خۆی بێت، نەک بە ئاراستە و فەرمانی دەسەڵاتداران. هەروەها ناڕەزایەتی خۆمان لە بەرامبەر ئەوە دەردەبڕین کە دامەزراوەکانی حکوومەت و هێزە ئەمنیەکان لەژێر کاریگەری و کۆنتڕۆڵی حزبیدا بن. دامەزراوەی نیشتیمانی پێویستە خزمەت بە هەموو هاوڵاتیان بکە، نەک بەرژەوەندی هیچ حزبێک. ئێمە لێرەوە پەیامێکی ڕوون ئاراستەی پارتی و یەکێتی دەکەین. دەسەڵات بێ لێپرسینەوە بێداد پەروەری ناتوانێت بەردەوام بێ. خەڵکی کوردستان شایستەی حکوومەتێکی پاک و دادگایەکی سەربەخۆ و دامەزراوەیەکی نیشتیمانیە. دەنگی ئێمە دەنگی دادپەروەریە، دەنگی ئازادیە و دەنگی مافەکانی مرۆڤە. دەنگی خۆمان بەرز دەکەین و لە دژی ئەو زوڵمەوەی سیستەمێکە تەنی ساڵە لەژێر سیاسی دەسەڵاتی حیزبی پارتی وێچێتی گەلەکەمان دەستپێن. ئەو دەسەڵاتێکە لە زیادی پاراستی کەرامەتی مافی هەوڵاتیان زیندانی کردووە. شوێنی ئەشکەنجەدان سەکردنی دەنگ ئازادەکان ئێمە لێرەوە هاودەنگ لێرە بانگوازی ڕێکخراوی داکۆک مافە ئازادەکان لە ڕووی گشتی و ڕێکخراوەکانی دەوڵەتیەکان دەکەین بۆ گەیاندنی پەیامە. ئیدارەی تەواوی دەسەڵاتی هەردوو حیزبی فۆرمەڵای پارتی وێچێتی دەکەین بۆ سیاسی کوشتن و ئازاردان و ئەشکەنجەدانی دژی زیندانیەکان پێرەو دەکەن. ئەزمون و تاڵەکان زیندەکانی ئەم دوو حیزبەدا دەگوزرێت بیرخەرەوەی ڕەفتاری سەرکوتەکانی حیزبی بەعزی پێشوو. Tiyokimevist movê heyvûnî vedel bodînan hatine girtin. Novêkê rêber Emînkê, Reşîd Kûçer, Dîvan Ehmed, Sabah Etrûşî Mela Herman. Êt hatine girtin li ser azadiya dervirînê, ra dervirînê.
هین نشین بگرتن و زندان کردن خلک آزاد نرازی شکستن و ظلم و بازرگانی کردن بخین و شهید و پیشمرگا کردان هین وشیرن بو چی کس و کار و هوال و گندی و عشیرت لسر گرتن آوان کسان دبیدن کن ام همید زانن لحرم و کردستانه هر دو ادارین هولر سلیمانی یاسا برول خوی درست رانا بید و هر دو حزب دستالات به هزا چکی بازرگانی خول سر هر تشتکی هرمه سپاندیه دبینن هر دم کسک لجر هر نوع که هوی چالاکوان ماموستا روشنامه‌وان کسکی سیاسی کسکی رخنگر نرازینه دیگه هر ندادیه که ظلمه که گرانیه که جلوی هر دو دستالات هرمه بدهنه انجام دان اکثر جلوی دستالات بازرگانی دهنه رواندن و گرتن و اشکنجه دان گلک جارن به حیوان کس و کار نوان چه پیزانی لسر نینه گلک جارن ویانه که محامیت اون بچه سردان اون بکن بله نشیانه سردان اون بکن جبر که حکمت دستالات ریک ندا بچن ببینن که بو چی سبب چی هاد نگرتن مادم همی دزانین یاساس سرور نینه هر دو حزب دستالات بیک و خول سرداری دیگل هر بابت که دیگن بو چی کس و کار حوال وانا لسروی چنده بدنگن امرو ایمالیره کومنتو تابی ببینید دنگی هارای بدنگی او زندانیانی که لپش شیشکانه و روبرین ندادی و اشکنزه دبنو رخراوی داکوک بو مافو آزادی بتوندی همو زور اشکنزدان و آزادان و کشتی زندانیان لزندانی ازمی اوکمیکان دا ایدانه دکات پیامی ایما کتورونم یکم پیوسته دادگاکان سر بخوبن نبنه پاشکوی هیچ ازبکی سیاسی دوم پیوسته دزبزید اشکنزدان و پیشرکاری امنیکان لدجی هاولاتیان راب گیرن سيام بدك بولا برامج الظلم دا بجداري كنا تيدا يمل الرخاوي داكو بردام ذا بالخباتي مدني يا سايما لبنا بدي هذا سيستم دات فري كده كرامتي مرو بارز رابط داولا هم ولايك دا كان باربشتي ام دوزم رويب كان وسفاز بو امد بنتانو دنجي ازاديتان سلاو دورو يك دراون پارتی یشتی دورو یک دراون خاكي دا توسين نو ما دفوتينن خلق دا توسن نوام مادن دادگاه حزبی و بدات پروری دادگاه حزبی و بدات پروری پارتی یکدی بس استمکاری پارتی یشتی بس استمکاری هزی امنی بو حزب دزنگه هزی امنی بو حزب دزنگه قل ناسمه و ما في دستینه جلناسمه و ما في دسره بو آزادی داکو کمان یک دنگین بو آزادی داکو کمو یک دنگین دش استمکار تاثر دزنجین دش استمکار تاثر دزنجین پارتی یشتی دشمنی آزادی پارتی یشتی دشمنی آزادی خوانی گل درجن به سبب بدات پروری خوانی سر درجن زور سپاس رولر انتا بدنگی برز بلین بس بوستم او خاکی بخوانی هزاران تکوشر لسنگی بعض رزگار کرد دیسانەوە زیندانەکان کراونەتە مەڵبەندی کوشتن و ئەشکەنجەدان پێشەرکردنی شکۆی مرۆڤ لەسەر دەستی حیزبی پارتی و یەکەتی فاشیزم ئەمە ناپاکی و خیانەتە لە مێژووی گەلەکەمان ئێمە لێرە ڕای دەگەین نەفرەت لەو دەسەڵات و حیزبەی کە لە بڕی پاراستنی هاوڵاتیان بە شێوازی بەحسیانیان زیندانەکان دەکوژێت و ئەشکەنجیانەدا شەرمەزاری بۆ ئەو دادگانەی کە بوونەتە بووکەڵەی دەستی حیزبی پارتی و یەکەتی خاکفرۆش لە ئاست درندەی ستەمدا زمان لاڵ و دەستەمە بوون دادگا کەرامەتی مرۆڤ نەپارێزێت شەرعەتی نییە شەرمەزاری بە ئەو دەسەڵاتەی جێبەجێکردنی حکومەتی کە ئیرادەی خۆی دۆڕاندووە بۆتە پاشکۆی جێبەجێکاری فەرمانی تاراکی هێز ئەمنی و حیزبەکان هاو نیشتیمانیان کەرامەتی مرۆڤ هێڵی سوورە و بێدەنگی ئێمە ستەمکارەکان درێژ دەکات و تەمەنی ستەمکارەکان درێژ دەکات و ئێمە لێرەدا هاوا دەکەین دەست بەجێ ئەشکەنجەدان ڕابگرن و دادگاکان ئازاد بکەن و کۆتایی بەو سەرڕۆیە ئەمنیە بهێنن بژی ئازادی و دادپەروەری مردن و ڕسوایی بۆ ستەمکاران و بژانی ئازادی پارتی و یەکێتی دوو حیزبی زۆردار پارتی یەکێتی دوو حیزبی زۆردار زیندانەکانتان پڕ کرد لە هاوار و ئازار زیندانەکانتان پڕ کرد لە هاوار و ئازار ئەشکەنجە و ئازار تاوانی گەورەیە ئەشکەنجە و ئازار تاوانی گەورەیە پارتی و یەکێتی گەردشی ئێوەیە پارتی یەکێتی گەردشی ئێوەیە خوێنی گەنجان بە فیرۆ ناچێ خوێنی گەنجان بە فیرۆ ناچێ دژی پارتی و یەکێتی گەردەدەنگێ دژی پارتی یەکێتی گەردەدەنگێ دادگای کوردستان بووەتە پاشکۆ دادگای کوردستان بۆتە پاشکۆ دەستەبۆی حیزبە بێداد و بێهۆ دەستەمۆی حیزبە بێداد و بێهۆ ئامادەبوانی بەڕێز دەنگی ئازادی ویژدانی زیندوی گەلەکەمان لە غوربەت ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە نەک تەنها بۆ دەربڕینی ناڕزایی بەڵکو بۆ ئاشکراکردنی ڕاستێکی تا لە نیشتیمانەکەمان کە ڕوودا من پێم وایە هەرێمی کوردستان دادگاکان بوونە ستۆدیۆیەک بۆ بەرهەمهێنانی تاوانباران
لەسەر داوای حیزب من وەکو چالاکوانێکی ئەندامی داکۆک بە توندی ئیدانەی حیزبی دەسەڵاتدارەکانی حەراق بە دوشتی کوردستان بە تایبەتر دەکەم لە زیندانەکاندا کە زیندانەکانیان کردۆتە قەسابخانە و گەنجەکانمان لەژێر ئەشکەنجەدا دەکوژن و شەرمەزاریەشی گەورە و مێژووی دەخەمە پاڵ دەستگای دادوەری کاتێک جەلادەکان مرۆڤ دەکوژن دادوەرەکان کوێرن بەڵام کاتێک مامۆستایەک داوای موچە دەکات یان چالاکوانێک ڕاستەکان دەڵێت دەست بەجێ دادگا بە سیناریۆی درۆینە داخاتە زیندانەوە دادگایەک لەژێر دەستی حیزبدا بێت تەنها جێگەی شەرمەزاریە با لەم سەکۆیە بە یەک دەنگ هاوار بکەین نەخێر بۆ شکەنجەدان نەخێر بۆ سەرکوتکردنی بیر و ئازادی نەخێر بۆ ستەم و نادەتپەروەری بەڵێ بۆ سەروەری یاسا بەڵێ بۆ مافەکانی مرۆڤ بەڵێ بۆ کوردستانە کە تێیادا کەرامەت ئازادی و دادپەروەری بۆ هەمان پارێزراو بێت ئیتر سوپاس دەستان لەگەڵ ڕێکخراوی داکۆ ئەمڕۆ لێرە وەستاین تا دەنگوان بەرز بگەین دژیت گەورەترین زوڵم ئەو زوڵمەی کە زیندانانی پارتی یەکێتی بەرامبەر مرۆڤەکان دەکرێت ئێمە بەتوندی شێوەی ئیدانەی ئەم دەسەڵاتە دەکەین زیندانەکانیان کردووە بە شوێنی ئازاردان و ئەشکەنجەی ئەو حیزبانەی جاران زوڵمی بەحسی شەڕیان دەکرد و ئەمڕۆ وەک بەحسیەک ڕەفتار دەکەن ئەمڕۆ گەنجان و ڕۆژنامە نووسان خەڵکی ئازادی خوازان تەنیا لەسەر وتنی ڕاستی و حەق دەخرێنە زیندانەکانەوە لەوێ کەرامەتیان دەشکێنرێ لەژێر زیندانە ئەشکەنجە دەدەن و گیان دەستپێرن ئەم زیندانانە شوێنی چاکسازی نیە بەڵکو و شوێنی ترساندنی خەڵکە بەڵام ئێمە بە دەسەڵاتداران دەڵێن بە زیندانان و بە قامچی ناتوانن دەنگی ئازادی بکەن خوێنی هەست زیندانێک کە دەژێ خەڵک زیاتر هۆشیار دەکاتەوە کۆتایی بێنە بەم ترس و ئەشکەنجەیە سەربەرزی بۆ زیندانان و بە ناحەق گیراو دەستان خۆش